كان عراق سەری هەڵدا بۆ حکمی خۆپێشاندەران داوای گۆڕینی سیستەمی سیاسی دەکەن لە عراق ئەم دەستورەش وەکو دامەزرێنەری ئەم سیستەمە سیاسە لە عراق بەیەک لە خەلەلەکانی ئەم سیستەمی حکومڕانەی دەزانن بەڵام لە ڕاستیدا دەستورەکە هیچ کێشەی نییە هەموو بنەما سەرەکیەکانی دەوڵەتێکی مۆدێرن و دیموکراتی دەستەبەر کردووە لە دیموکراتی و لە شێوەی فیدرالی بۆ دەوڵەتەکە و لە ماف و ئازادیەکانی هاوڵاتیان و مافی پێکاتەکانیش بە شێوەیەک دەستورێکی زامیدە کە هاوشێوەی نییە لە دەستورەکانی کۆنی عراق و هەروە دەستوری وڵاتانی دەوروبەر بەڵام ئەمڕۆ واقعی ئەوەیە کە هەموو لایەنەکان خەریکی ئەوەن دەستورەکە هەموار بکەنەوە بۆ کرد گرنگە یعنی کە لە هەموارکردنەوەی دەستورەکە هەوڵی ئەوەی کە لە 2005 بەرجەستە بووە وەکو پێویست تایبەت بە بەرجەستەکردنی فیدرالی وەکو پێویست جێگیر نەکراوە هەوڵی جێگیرکردنیامدا. یەکێک لە بڕگەکانی دەستور کە تا ئێستا هیچ لێژنەیەک بە باش و خراپ نزیکی نەبووتەوە مادەی سەڵچلە کە مادەیەکی ئاڵۆز و جێناکۆکی لایەنە سیاسەکانی عێراق و نێوانی هەرێم و بەغداد